حەشارگەی حەسەن نەسروڵڵایە لە قوڵایی ژێرزەویدا لە بەیروت کە دوایین ساتەکانی ژیانی تێدا بەسەر برد کاتێک لە 27 ئەیلولی 2024 لەلایەن ئیسرائیلەوە لەو شوێنەدا کوژرا. بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە دووری هەزاران کیلومترەوە لە هۆڵی نەتەوەی گرتوەکان لە نیویۆرک زەرقاڵی پێشکەشکردنی وتەیەک بوو کاتێک سکرتێرە سەربازیەکەی هەواڵێکی بەپەلەی پێدا. حەسەن نەسروڵڵا تیرۆر کرا. نەسروڵڵا پێش 48 کاتژمێر لە بردومانەکە گەیشتە بارگای سەرەکی حیزبەکەی لە دەوروبەری باشووری بەیروت. ڕۆژی دواتر دوو فەرماندەی حیزبۆڵا پاسدارانی بانکێشت کرد بۆ کۆبوونەوەیەکی سێقۆڵی لە حەشارگەیەک لە بەیروت کە 29 لە ژێر زەویەوە بوو. فڕۆکەی F-15 ئیسرائیلی بە خێرایی بەرەو شوێنەکە جوڵاند. لە یەک کاتدا 83 موشکیان ئاراستەی حەشارگەکە کرد کە هەر یەکیان کێشەکەیان 1 تەن بوو. بردومانەکە 6 باڵاخانەی لە 4 گۆشەی ئەمنی حیزبوڵڵا هەژاند کە یەکێکیان حەشارگەکەی نەسروڵڵا بوو. بەپێی دەستگای هەواڵگری ئیسرائیل حەشارگەکە بە تەکنۆلۆجیای ئێرانی پارێزراو بوو بە مەبەستی پلاندانان بۆ هێرش و ڕێکخستنەوەی توانایی هێزەکانی بەبێ ئەوەی بزانرێت کە ئامانجی داهاتووی هێرشی ئیسرائیلە. زانیاریەکان لەسەر حەشارگەکە دوای چەند ساڵێک لە کۆکردنەوەی زانیاری بە وردی دیاری کرا.